ئەمە فەزایەکی هوەریە و ئەو تراژیدیایی کە هەیە کە دروست دەبێت لە ناو کۆمارە باڵاترین تراژیدیای هوەریە لە ڕاستیە کە تۆ مەسرحیاتی سۆفۆکلیس دەخوێنیتەوە ئەنتیگۆنا دەخوێنیتەوە تۆ بەقەدەر حاڵەتی زێڕۆشان شتت پێ ناڵێ لەبارەی ژیان و ئەخلاقەوە یعنی حاڵەتی زێڕۆشان کە ژنێکی سەقزیە وایە ئەم ژنە ئەمە دەبواە ئێمە ینی ڕووداوەکانمان زۆر باڵاترن لە ئەدەبیاتەکەمان ئەگەر ئێمە ئەدیبێکی گەورەمان هەبواە باتە حکایەتی زێڕۆشان بتوانێت بکاتە ئەبووە جوانترین وە جوانترین دەقیە دەبێت و دەبووە یەکێک لەو مەلحەمە عجایبانەی کە ینی تەسەور ناکرێت ئەو ڕووداوی لەبەر ڕوودەدا زۆر سادەیە لای ئێمە بە سادە نییە قوڵە ئێمە ناتوانین لێ ڕامێنین حاڵەتی قازی حاڵەتێکە ئەمە خۆی ئەفسانەیە تۆ دەڵی لە یۆنان نادەژیت بەلێ لەناو ئەستورە یۆنانیەکان نادەژی کاتێکە قازی دەخوێنیت ئەمە هەموو ڕەتی بەچێوە هەیە ڕەتی بۆ سیستەمی کوردبوونەوە هەیە سیستەمی کوردبوون لە عینی کاتە سیستەمێکە ئستاتیکا بەرەو پێشەوە دەبا مۆسیقا و گۆرانی تۆ سێر دەکەی لەناو ئاینەکانە ئاینی یارسان پڕە لە مۆسیقا ئەمە سەبەکەی چیە چونکە ئەو سیستەمە ئاکاریە لەبەرەوە من پێم وایە کۆمار لەسەر ئەم سیستەمی دەوشانەوەیەکە لە دۆشاوەنەوەکانی حاڵەتی کوردبوون بەس جیاوازەکەی چییە فۆرمە ئەخلاقیەکەی کوردبوون ینی کوردبوون لە شکلە ئەخلاقیەکەیە گزارشتە ئەخلاقیەکەیە ئاکاریەکەیە و کۆمەڵایەتیەکەیە مەدەنیەکەیە کە دەردەکەوێت لەناو کۆمارە دەردەکەوێت کۆمار جوانترین کۆمەلگای مەدەنیە